بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە کاتژمێری غەزە لە خزمەتتان داین بۆ قسەکردن لەسەر جینۆسایدی غەزە و هاوکاری و پاڵپشتیەکانی ئەمریکا بۆ قەواری زایۆنی و قسە لەسەر هەڵوێستی موسڵمانان گەلانی موسڵمانان وڵاتانی موسڵمان نشین و فتواکەیەکیتی گیانی زانانی موسڵمان و ئایندەی دۆخی غەزە دەکەین لەگەڵ هەرێک لە بەڕێزان مامۆستا ئارام محەممەد کوێخات تۆفیق شارەزار لە فکری ئیسلامی لەگەڵمان دەبێت دواتریش دکتۆر ئیسماعیل بەرزنجی مامۆستای زانکۆ و ئەندامی سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری لەگەڵمان دەبێت مامۆستا بەخێر بێن نەگە سەرەتا لەگەڵ بەڕێستان دەست پێ بکەین سەرەتا باسی ساڵێک و 6 مانگە غەزە لە بەرەنگاریدایە خوێندنەوەی بەڕێزت بۆ هەڵوێستی موسڵمانان بەگشتی گەلانی موسڵمان دواتر لەسەر وڵاتانی عەرەبیش قسە دەکەین بەخێر بێن سپاس عندكم سلامت بي سرتا بسم الله الرحمن الرحيم وبه نستعين طبعا ويك لغزة دا جزراء لما وي 500 روجي رابردو يعني طبعا بلين دمك جهان او زور الظلم مستمع نا اخلاقيه باخلاقي بخونه بينيوا زنگی جیهانی کم کرد زنگی جیهانی دوم کرد بەڵام بەو زۆر ئەتۆ بەرامبەر بە ژن و منداڵ و نەخۆش و ساغ و پیر و گەنج و هەمووی بە یەکجاری بدێ بەر نێزە و نەشتەری بۆمب و ئەنواع زۆر چەک دەمێک ینی زەوی ئێستا حان لە لوتکەی زوڵ مستەمدایە ینی بەڕاستی مرۆڤایەتی سەلماندی کە لە بیناکاندا گەشتۆتە ئاسمانەکان بەڵام بەحەقیقەت لە ئەخلاقدا لە ڕەحم و بەزەیدا چۆتە بنی بنەوە چۆتە چاڵاوێ بهەڵوێستی مسلمانان هۆکارەکەی ئەوەیە کە ئەمڕۆ ئومەتی مسلمان نەکبن ئومەتی ئیسلامی چوار پەل بەستراوە مەوەست یعنی جیاوازی لە ئومەتی ئیسلامی و ئومەتی مسلمان جیاوازەکە چیە زۆر ئەمە چەمکێکیە زۆر جەمان لێ دەبێت دەڵێن وڵاتانی ئیسلامی ئێمە ئەمڕۆ وڵاتانی ئیسلامی دەڵێن ئێمە ئەمڕۆ هیچ دەوڵەتێکمانی دەوڵەتی ئیسلامی لە غەیری ئەفغانستان کە پابەندی شەریعەتی خوای گەورە جێبەجێ دەکات ئەوەی دیکە وڵاتی مسلمان نشینن وڵاتی مسلمان نشین زۆربەی هەر زۆری ئەو وڵاتە مسلمان نشینیانە لەلایەن خەڵکێک و حکم دەکرێن کە ئەو حکوومەتانە هیچیان هەڵقوڵاوی هەناوی مسلمانان نین هەڵقوڵاوی هەناوی شارستانەتی ئیسلامی نین بەڵکو لە دەرەوە دانراون ڕێشمەیان لە دەستی بێگانەدایە ڕێشمیان لە دەستی دوژمنانی ئەو ئومەتەدایە ئیدی هەر ئەوانە ئەو حکامانە گەورەترین ڕێگرن لە بەردەم هەستانەوەی دووبارەی ئەو ئومەتە کە دەڵێم ئومەتی مسلمان بەسمێ ئومەتەکە مسلمانە بەڵام بۆ ئیسلامی لەبەر نەیتوانێت ئیسلام بکاتە کاڵایەک بە باڵای خۆیدا بکە نەیتوانێت لە بواری حکم و سیاسەتدا ئیش پێ بکات لە بواری ئابووریدا ئیشی پێ بکات لە بواری کۆمەڵایەتیدا تا ڕادێک ئیش پێ دەکرێت لەبەرەوەی خەڵکەکە دیکە لە بواری فێرکاری لە بواری سوپایی سەربازی حەزاری لەو بابەتاندا لە ئیسلام بەجێماوە بۆیە دەبڵێن ئومەتی مسلمان نەک ئومەتی ئیسلامی بەڵێ زۆر هەڵوێستی مسلمان نەبوو لە ناڕەزایەتی خۆپیشاندان هەبووە بەڵام وەکو پێویست نەبووە چوونی بەڕێز ئەسڵەن ئەوە پێی ناکوتری هەڵوێست نەوەڵا ئەو کەی هەڵوێستە تو یعنی زای چۆنە تخوا بوزیەکان قبول دەکەن ئاوا لە شارێکیان بکرێ تخوا مەسیحی قبول دەکەن ئاوا لە شارێکیان بکرێ کە گاپرستی قبول دەکا کاکە ئەو شارە گریمان هەر پشیلێکێدا پشیلە دەبێ ئاوای لێ بکرێ ینی ئەوە تۆ لەوەی گەڕێ جوگرافیایەکی زۆر بچووکی درێژەکەی 1 کیلۆمەترە هەندێکی لە بینی بڵێپانەکەی 5 بۆ 10 کیلۆمەترە تو قەیدی ناکەم سوالێک سوپای باشتر کەواتە رووسیا لەگەڵ ئۆکراینیا چەند ساڵە شەڕیەتی شەڕێکە سوپا بەرامبەر بە سوپایە و نەمان بینیم بڵێن رووسیا لە نەخۆشخانەیدا لە خێوەتی ئاوارەکانیدا لە چادرێکیدا بەڵام ئەوەی ئەمڕۆ جوولەکە دەیکا خوای گەورە فەرمێ لیەسوء وجوهەکوم بئیلا ڕووی خۆیان پیشانی هەموو جیهان بدەن ئێستاکە قەت پێش ئەم جەنگا خەڵک بە تایبەتی جیهانی مەسیحی جیهانی بوزی و ئەوانە نیان دەزانی جوولەکە ئەو مرۆڤە دڕندەیەن کە حکمی نیوەی جیهان دەکەن وان دەزانی ئەمانە هەر بەرهەمی هۆلۆکۆست و زوڵمیان لێکراوە و چەو ساوەنە و قوربەسەرن بەڵام وێستا دەرکەوت کە جوولەکە دەتوانم بڵێم یەکێکن لە بێئەخلاقترینی قەومەکان لەسەر ڕووی زەوی تۆ ئینسان هەر نابێت ڕێگە بە خۆیدا بۆ زۆر مامەڵە بکە هەر ڕێگە بە خۆیدا تۆ ینی تەنها لە ماوەی ئەو مانگەدا ینی مانگی ئەو جەنگەکە دەستی پێکردەوە نزیکەی 1000 منداڵ بۆتە قوربانی بە بریندار و کوژرا و ئەم جەنگە نائەخلاقیە مسلمان ینی پێی ناکرێ هەڵوێست بەربەزدی بەڵام مسلمانان هەڵوێستیانی بۆ لێ نەتوانێت هەڵوێستێک دەرببڕێ هەر پەیوەندی بە حکومڕانێ پەیوەندی بە خودی مسلمانەکانیش ئەوە یانی خۆی ئەگەر مسلمانەکان هۆشیار بان بە تایبەتی خەڵکی میسر و ئەردەن چکە هاوسەی غەزەن هۆشیاریەکەیان زیاتر بایە دڕیاندا بە زوڵم و ستەمی حکامەکانیان
ئەی توانی بیانی وەک چۆن خەڵکی غەزە 100% لە خۆی بووریوە ئەوانش توانی بیان 150 لە خۆیان ببورن هاتبانە سەر شەقام گوتبان ئێمە چی دیکە ئەو مستەمە قبول ناکەین نەهاتبانە سەر شەقام بۆی حکومەتەکانیان بڕوخێنن هاتبانە سەر شەقام بۆی بیسەلمێنن کە ئەوان هەڵوێستیان هەیە زیندوو بە شێوەیەکی زیندوتی ئەنی باش ئێستا ئەمە لە هەرێمی کوردستان بەیانی شارێکی کوردستانێکی خۆمان جا کوردستانی ڕۆژهەڵات باکوور بەم شێوە دڕندانیان شەڕی لەگەڵ بکرێت دەبێت ئێمە لێرە دانیشین دەبێت ئێمە بچین لە مزگەوت دانیشین وڵا کاکە شەی 27 ڕەمەزانێ و قورئان بخوێن و ختمەکەی ئەوەندە خێران دەبێت تو بچێ سەر سنوورەکان بۆ یاکەم قبول ناکەم هەنی هەڵوێستەکە زۆر لاوازە بەڵام هۆکاری سەرەکی هۆکارەکەی چییە؟ هۆکاری سەرەکی دەکەوێتە سەر ئەو دەسەڵاتدارانی کە حکمی جیهانی ئیسلامی دەکەن ئەو دەسەڵاتدارانە وەکو گوتم ڕێشمەیان لە دەستی ئیسرائیلایە هەر یەکێکیان حوشەی پشتەوەی مخابراتی ئیسرائیلە ئیش بۆ ئەوە دەکەن ینی ئەو حکامانە بەتابەتی لە ماوەی 100 ساڵی ڕابردوو کاتوونە سەر حکم ئیشیان بریتێ لەوەی کە ئومەتی مسلمان قاچی بەئاڵقێنن نەهێڵن لە ڕووی سیاسی لە ڕووی فکری لە ڕووی ئابووری لە ڕووی ئیمانی حتا لە هیچ زۆرێکەوە بەرەو پێشکەوتن بچێ ئەوە دواکەوتوو بێ گەورەترین خەمی سکی بێ نانێک نەبێ بیخوا بۆی کە هەمیشە ئینسان کە نانێک نەوە بیخوا ناپڕژێتە سەر ئەوەی بە دوای فکر بکەوێ بە دوای دین بکەوێ خەریکی ئیمان و ئیسلامەتی خۆی بێ خەریکی بەزێنانی لانی کۆمەڵاتی بێ خەم لە وڵاتەکەی بخواتکە خەمی گەورەتری خەمی سکێتی جا ئەو وڵاتە مسلمان نشینانە بە زۆری حکامێک حکومیان دەکەن کە ئەمانە ئیشیان بریتێ لە داتەپاندنی ئومەتە ئیدی بۆیش هەڵوێست نابینی هەڵوێست لەوەی هەشە کەمە هیچ نییە بەس فتوایەکی تیجانی زانانی مسلمانی شەبوو بەس بۆ بەدەنگەوە هاتن نەبوو لە ئاسی دەوڵەتەکان کاکتۆر بەخێر بێن بەخێر بێن سپاس بەخێر بێن بەخێر بێن کاکتۆری بۆ هەڵوێستیانی بەدەومە هاتن نەبوو بەم فتوایەکی تیجانی زانانی مسلمانی خۆ پەیوەندی بۆیە کە لە ماوەی ڕابردوو ینی خەڵک کەم باسی جیهادی کردووە ئەو گوتارە تا ڕادەیەک پاشە شەی لێکراوە پەیوەندی بۆ هەیە پەیوەندی بە دوو شتەوە هەیەکەمیان ئەو فتوا تەمان درەنگدرا ڕاستی دەوێت ئەو فتوایە بە درەنگ کەوتووە تۆ دوای 500 ڕۆژ تازە بە تازە فتوادەی هەڵبەت جێگەی دەستخۆشیە جێگەی دڵخۆشیە جێگەی ئافرینە ئەتۆ بتوانێت ئەو فتوایە بدەیت ئەمە جێگای دەستخۆشیە بەڵام بەڕاستی فتوایەکەش درەنگدرا دەبوایە پێشتر ئەو فتوادرا بە ئەگەرچی ئەو فتوایە کاریگەری نابێ بە تەواوەتیان کاریگەری کردداری بێ بڵێن وڵا کاکە و کاریگەری ئەو فتوایە لە ڕابردوودا سوپا حازر بوو سوپا بنو من دەوڵەتی عوسمانی دەوڵەتی عەباسی سوپایان حازر دەکرد چاوەڕانی فتوایان دەکرد ئێستا سوپا نییە فتوا هەیە هەنیشتەکە ئەوەیە بۆیە ئەو فتوا ناتوانێت کاریگەریشەوە تۆ دروست کاکە بڵێن وڵا کاکە ئەبۆ فتوایەی وەکو بڵێ کاریگەریی وا دەبێت کە مەسەڵەن تۆزێک ڕەوشەکە بشڵەقێنێ کاریگەریشەوە تۆ ناوێت بەڵام دەکرێت بیکەین بەیەکێک لە هۆکارەکانی ڕاوەستانی جەنگەکە بەو مەرجەی ڕاگەاندن خۆپیشاندانەکان فشارە مەدەنیەکان ئەوەندە بەهێز بن هەم لە ئەوروپا هەم لە ئەمریکا هەم لە جیهانی مسلمان نشینیش کە ئەو حکوومەتانە وا لێ بکات بترسێن بە زۆرێک بترسێن بە ئیسرائیل بن کاکە جەنگ کە ڕابگرێ ئەگەر نا ئێمە مەترسی کەوتنمان لەسەرە ئەنێ فتوا بەس بۆ مێژوو گرینگە بۆ مێژوو گرینگە فتوا تاری دینی ینی پاشکشەی کردووە پەیوەندی بۆ شەوەیە کە وەکو پێویست ینی بەدەمەوە هاتن نییە ینی باسکردن لە جیهاد و وڵا مامۆستا حەکیم گوتاری دینی ئێمە ئێمە کوردستانم تا ڕادێک پێشکەوتوترە لە ڕووی هۆشیاری دینی و هۆشیاری سیاسیەوە بەڵام گوتاری دینی بە تایبەتی لە وڵاتانی خەلیجی عەرەبی میسر و ئەوانەی ئەو شوێنەی کە دیکتاتۆر حکمی دەکات دیکتاتۆر هەمیشە حەزی لێیە کاتێک کە باسی دین دەکرێت باسی ئەو بابەتانە بکرێت لە دین کە زەرەری بۆ ئەو نییە ئەجا باسی چ بکەن باشە مامۆستای ئاینی لەو کاتەدا کە دەست بەسەرە و قوڕ بەسەرە و هەش بەسەرە باسی ئەو بکە کە کاکە نوێشکردن ئەوەندە خێرا قورئان خوێندن ئەوەندە خێرا کاکە عەمرە زۆر خێرە بڕۆنە عەمڕی هەموو ساڵێ ئەوەندە خێرە و نوێژێک لە کەعبە ئەوەندە خێرا بەڵام ناوێرێ بود باسی ئەو بکە کاکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ما آمن بی من بات شبعانا وجاره جائعا ئیمانی بۆ نییە کەسێک بۆ من هاتوتە خوارێ کە بۆ خۆی شەوێت تێر بێ بەڵام زیرانەکەی برسی بێ یعنی ئەو گوتارە ئاینی هەمیشە فێری عیبادەتت دەکا بەڵام فێری هەڵوێستت ناکە فێری مووقیفت ناکە فێری بە جواب هاتنت ناکە فێرت ناکە لەسەر چەساوەیەک بە جوابی لە کاتە ئاەتەکانی قورئان سەیری کە زۆر تەکید لەسەرەوە دەکاتەوە کە بنم لەو ئاەتی سوورەت تەوبە کە خوای گەورە دەفەرمێ المؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر ويقيمون الصلاة ويؤتون الزكاة ويطيعون الله ورسوله ژنانی ئیماندارن پیاوی ئیماندار دەبنە دۆست و پشتیوانی یەک ئەمر بە چاکە دەکەن ڕێگری لە خراپە دەکەن ئەم جاراتە دەفەرمێن نوێژ بەرپا دەکەن و زەکات دەدەن و جۆرا لە خوددا پێغەمبەر دەکەن أولئك سيرحمهم الله إن الله عزيز حكيم يعني
شو كان ديك بنو مثلا كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله إيوه باشترين أمة لسر الزبي كان جاء أجر أمر تام تساكر الرجل لخرابك إيه باش أتو زينانة برسيتي تنويتي دا كوجري دا بردري تساكي لو جورتري أتو بي بتوان الرجل لخرابك بو باسي هناك سندها الصلاة اما هم أنا فرمود ما بيستوك بيغمبر صلى الله عليه وسلم ده فرمي بياوك صقيت لتنيتي رزقار كرت خواي جور بهشتي لسر وازم انت تباش يعني او خلقي غزي قيمتي صقيت يعني فانا بخواي جور بله سپاس دەکەم مامۆستا دێمە خزمەت کاکتۆر جەنابیش بەخێر بێ سپاسی ئەمە دەبوون دەکەین بەخێر بێ لەگەڵ مامۆستا باسی هەڵوێستی موسڵمانانمان کرد لە بەرامبەر غەزە ئەگەر بۆ چوونێک کتێبی دواتریش قسە لەسەرەوە بکەین بۆچی ئەمریکا ئەوەندە هاوکاری خەوارەی زایۆنی دەکات لەو کۆمەڵکوژی و دینۆسایدی کە لە غەزەیە کە زیاتر لە 50,000 کەس شەهید بوون زیاتر لە 115,000 بریندار ئامارێک پێش بەرنامەکە خوێندەوە دەڵێت تاکە وێستە نزیکەی 24 ملیار دلار هاوکاری سەربازی ئەمریکا بۆ خەوارەی زایۆنی هۆکاریان پاڵپشتیە بۆچی دەکرێتەوە بەناوی خۆی گەورەی میهرەبان بێگومان ئیسرائیل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پێگەیەکی استراتیژی سیاستەکانی ئەمریکایە یعنی ئەمریکا لە سیاسەتی استراتیژی دوورمەودای خۆیدا لەناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئیسرائیل وەکو بنکەیەکی خۆی سەیرەکە سەرەتای دامەزراندنی ئیسرائیل ڕاستە ئەمریکا بەڕاستەوە خۆ ینی پاڵپشتی کەمتر بوو زۆرتر لەلایەن بەریتانیەکانەوە قەوارەی زایۆنی دامەزرا بەڵام دواتر لە 60ەکان بەدواوە ئەمریکا هەستی کردکەوە ئیسرائیل دەتوانێت خزمەتێکی باش بە ئەجێندا و بە استراتیژی ئەو بکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ناوچەکە لەبەر ئەوە یعنی وەکو وایە جوزئێک بێ لە خۆی بەشێک بێ لەو قاعیدە عەسکەری و هێزە نەرم و زبرانی کە ئەمریکا بڵاوی کردوونەتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە هەموو جیهانیژە بۆیە چۆن بنکەیەکی سەربازی خۆی مەسەلەن لە عیدید لە قەتەر دەعمەکە دیفاعی لەیەکە یاخود لە ئەو جەزیرانەی کەوە لە ناو خەلیجی عەرەبی و ئەوانە هەیە ئیسرائیلیش ینی جۆرێکە لەو جۆرانە لەبەر ئەوە بە هەموو جۆرێک ئەمریکا بە گۆڕانی هەموو جۆرە ئیدارەکانی لە جمهوریەوە بۆ دیموکرات و سەرۆکەکان ئەو پاڵپشتی خۆیانیان بۆ ئیسرائیل بە بەردەوامی هێشتۆتەوە لەبەرەوەی مانەوەی ئەوانە لە ناوچەکەیە ینی ڕاستە خۆ بەشدارن لەو کۆمەڵکۆژیەوەیە بێگومان جا ئەمریکا بە تایبەتی لەم لە دوای 7 ئۆکتۆبەرەوە دەرکەوت کە ئیسرائیل خۆی بەتەنیا بەبێ پاڵپشتی ئەمریکا هیچ نییە یعنی ئێستاشی لەگەڵ بێ ئەگەر دەستی ئەمریکا بە پشتیەوە نەبێ ئەوە بە نووسین و توێژینەوەی خۆیان ئەوان واڵێن نەک ئەوەی ئێمە بیڵێین زۆربەی ناوەندەکانی توێژینەوە و سیاست مەدارەکانیان ئەڵێن دەرکەوت کە ئیسرائیل ئەگەر پاڵپشتەکانی ئەمریکای لەگەڵانە بێ بەرگەی مانگێک ناگرێت لە ناوچەکە بە تایبەتی دوای ئەم نزیکەی 16 مانگ شەڕکردنە ئەوە بە تەواوەتی دەرکەوت ئەگەرە جرسرە بەردەوامی ئەمریکا نەبێت لە پاڵپشتی هەم دارایی هەم سیاسی و هەمیش عەسکەری ئیسرائیل ناتوانێت لەم ناوچەیە یا بۆ شێوەیە کە هەیە بمێنێتەوە اینجا ئەوە ینی ئیسرائیل ئەتوانین بڵین ئەداتێکە بۆ جێبەجێکردنی سیاسەتەکانی ئەمریکا لەبەرەوە هەرچی قەتە خوێنێک کە لە فەلەستینە ئەڕژێ لە غەزەیە ئەڕژێ بە دەرەجەی یەک ئەمریکا لێی بەرپرسیارە ئەنجا ئیسرائیل لێی بەرپرسیارە ئەنجا ئەوە زۆر جار ینی ئەبیستین لەم لاولاوە هەندێک کەس بە هەڵە لە پەیوەندێکە تێگەیشتون پێیان وایە ئیسرائیل تەحەکوم بە ئەمریکاوە بەڵام ئەوە تێڕوانینێکی هەڵەیە ڕاستە لۆبی جوولەکە لە ئەمریکایە زۆرە و ڕۆڵیشیان هەیە بەڵام ئەوەی کەوتم پەیوەندیەکە بەو شێوەیە یعنی پەیوەندی ئاغایە بە بەردەست و نۆکەر و غوڵامێکی خۆیەوە ئیسرائیل هەمیشە بە تایبەتی لە کۆتا چاوپێکەوتنی ترەمپ و نەتەنیاهو دوێنێ شەو کە بینیمان یعنی وەکو قوتابیەکی گوێڕایەڵ نەتەنیاهو دانیشتبوو لە بەرامبەر ترامپە ئەو شتانەی کە وەکو تەلقین پێی ئەوت کا بێ لە پشتی کامێرەوە چەنی تریشی پێوت بێ ئەو ینی بەردەوام خەریکی مامە حەمەیەکردن و ماستاوکردن بوو بۆ ترەمپ و دەرکەوت یعنی بە تایبەتی لە دوای ئەو چاوپێکەوتنەوە کۆمەڵێک تەحلیل لە قەناتە ئیسرائیلیەکان دەرچوو کەوتیان ئەوە بەڕاستی بە تەواوەتی سەلما کە ئیسرائیل هیچ جۆرە سیادەیەکی نەماوە لە دوای ئەو جەنگەوە وەکو داردەستێکی ئەمریکاوە چۆنی پێخۆش بێ ئاوا بەرزێکاتەوە باشە مەجگە لە پاڵپشتەی بڵین قەوارەی زایۆنی کە ئەمریکا دەیکات
پاڵپشتێکی تریشیە بۆ بڵندە سەڵاتدارانی عەرەبی بۆ یەکەی چاڵوێستێکیان نەبێت لە غەزە، چونکە ئێستا باسی ڕاگواستنی غەزە دەکرات. دوێنێش ترامپ باسی کرد کە ڕابگوازرێن بۆ شوێنی دیکە بکرێتە شوێنێکی عقارات غەزە. هەڵوێستی وڵاتە عەرەبیەکان بەڕاستی هەڵوێستێکی زۆر سەرشۆڕانەیە. ئەتوانین بڵین دوو بەشە. بەشێکیان بەڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بەشدارن وەکو ئیسرائیل لە جێبەجێکردی و ئەجەندایە. بیرمان نەچێ هەندێک لە حکوومەتی عەرەبی زۆریان پێخۆشە حەماس نەمێنێ و ئەو ئەجەندایی کە ئیسرائیل و ئەمریکا هەیە جێبەجێ بکرێ و دەریشکەوت لە چەند مانگی ڕابردووە کە پاڵپشتی دارایی و بازرگانی بوون بۆ قەوارەی جوولەکە بە تایبەتی ئیمارات یەکێکە لەو وڵاتانی بەشدارن لەو جەنگە بە هاوکاری دارایی بەکار ئاسانی بە هەر جۆرێک پاڵپشتیان بۆ بکرێ پاڵپشتی جوولەکەکەن. ئەوە بەشێکیانن لە حکوومەتی عەرەبی. بەشێکیان لە ترسی لە دەستدانی کورسیەکەیان و پێگە و جێگەی خۆیان بێدەنگن. ئەمانە لەوانەیە هەستێکی عروبی نەتەوەییان هەبێ، هەستێکی دینی لەوانەیە لە مەتایبەتی مەسەلەن لە لای سعودیەکان لە لای ئوردونیەکان هەستێکی نەتەوایەتی هەبێ، بەڵام ئەمانە لە ترسی حکم و دەسەڵات ئەو پێگەیی کە هەیەە و ئەو اعتیمادەی کە لەسەر ئەمریکا هەیەە ئەوانش ناوێرن هیچ بڵێن و هیچ بکەن. مەسەلەن یاخود دەوڵەتێکی وەکو مسر کە لە ژێر لێەوە پێ ناخۆشبوونەکانی خۆی بە ناڕاستە و خۆی ئەگەیەنێ بۆ یعنی حکوومەتی عەرەبی بەڕاستی بەسەر ئەو دووشێوەیەدا بەش بوون. ئەگەر وڵاتانی جیهانی ئیسلامیش حساب بکەین هەندێکیان مووقیفی تۆزێک دەنگی بەرزتریان هەبوو، هەندێکیان دەنگیان تۆزێک نزمتر، لە کۆتاییە هەمویان لە ئەجەندایە کە ئەسوڕێنەوە کە بە جۆرێک لە جۆرەکان قەرزاری ئەمریکان دەستیان لە ژێربەڕێی ئەمریکایە. لەبەر ئەوە گەر لەو حەدەی کە ئێستا هەیە زیاتر پێڕاکێشن بێگومان پێگەکەیان لەق ئەبێ ئیتر ئەوەش کە بەکارەسات ئەشتێتەوە بەڕاستی بەسەر هەموو ئومەتی ئیسلامی و بەسەر غەزەیەکانیش. سوپاس دەکەم کاکتوی مامۆستارم بێمە خزمەت بەڕێزت سەبارەت هەر بەو فتوایە کە باست کرد، بەڵام کاردانەوە شەبوو لەلایەن کۆمەڵێک خەڵکی بەناو بانخواز لێرە لە وڵاتانی تر بەرامبەر ئەو فتوایەکێتی جیانی زانانی موسڵمان دژایەتی وەستانەوە. بەڕێز وتت کاتەکەی درەنگە بەڵام هەر باشە، بەڵام دژایەتی شەبوو بۆ ئەم فتوایە. بەڵێ وەڵا وانەی کە دژاتی ئەو فتوایان کرد ڕاوتێک بوون بزات ئەوەی کە بەداخۆ ناوێن لە خۆ ناوە سەلەفی ئەو ڕۆتە دژاتی ئەو فتوایان کرد لەبەرچی لەبەر ئەوەی دەسەڵاتداران حەزیان لێ نییە میلەتەکان بڕژێنە سەر شەقامەکان و داوای ڕاگررتنی ئەو جەنگە بکەن. لەبەرەوەی پێیان خۆش نییە ئیسرائیل لە ناو بچێ، ئیسرائیل لاواز بێ. من نمونێکت بۆ بێمە لەسەر ئەو خودی ئەو بەناو ڕاستی بڵێن ئەو دین فرۆشانە کۆمەڵێک مەلای دین فرۆشن، نەڵێن مەلا مفتی، کۆمەڵێک مفتی دین فرۆشن، خەریکی فرۆشتنی دینی خوان بە دەسەڵاتدارەکان. لە ساڵی 1970 زاینی رووسیا ئەو کات پێیان دەکرا یەکێتی سۆڤیەت هێرشی کردە سەر ئەفغانستان و ئەفغانستانی داگیر کرد. بەژنۆدی ئەمریکا لەوەدا بوو کە یەکێتی سۆڤیەت لە ئەفغانستاندا تێک بشکێنێ. داوای لە وڵاتانی کەنداوی عەرەبی کرد بە تایبەتی سعودیا ئەوانە خەڵک بنێرن بۆ جیهاد. ئەمیش داوای لەو مفتیانە کرد کە ئیدی باسی جەنگ و جیهاد و شەهیدی و گاڵەی دەکرێنەوە خەڵکی و تاری حەماسیاندا بۆ خەڵکی بستنە جیهاد و بستنە جەنگ و دەرگیان بۆ خراسەر پشت و ئیدی بەڕێخران بۆ شوێ هەمویان ڕاپێچێکدان بۆ ئەفغانستان. ئەمریکا بە مادی بە چەک یارمەتیدان و توانیان یەکێتی سۆڤیەت بشکێنن. من دڵنیات دەکەم ئەگەر بێت و بەیانی یەکێک لە دەسەڵاتدارانی عەرەبی بڵێت پێویستە جەنگ ڕابگەین دژی ئیسرائیل، ڕاستەخۆ هەر ئەو ڕۆتەی کە دژی ئەو فتوای یەکێتی جیهانی زانایانی موسڵمان ڕاوەستان هەر ئەوانە بۆ خۆیان دێن فتوا دەدەن دەڵێن پێویستە دژی ئیسرائیل بجەنگین. ئەوڕۆ کە فتوا نادەن لەبەر ئەوەی وایە فکر و بیرروهۆشی ئەو مفتیانە ڕێشمەکەی بەستراوەتە بەدەستی دەسەڵاتدارەکانەوە. ئەوان چۆنیان دوێ ئاوا فتوا دەدەن. چەندەها نمونەمان بینیوە، گوتیان شوفێری ژنان حرامە دواتر حەڵال کرا، گوتیان وێنەگرتن حرامە دواتر حەڵال کرا. ئەنا حتا وای لات وێستا سعودیا بوو بە شوێنی ڕەقس و داس و ینی زۆر شتی دیکە. بەرحەڵ ئەو بابەتە زۆرتر ڕەبتە بەوەیەوە کە ئەو ڕەوتە ئەنی بەرمێکێکیان لە میسر گوتی ئێمە پەیمانمان هەیە لەگەڵ ئیسرائیل، موسڵمان نابێ پەیمان بشکێنێ. بۆ چی ئەتیبارێک بۆ پەیمانە ماوەتەوە. ئەو پەیمانێک هەیە پەیمانی کام دیڤید لە ساڵی 1970 ئەستان بە پێ ئەو پەیمانە نابێ ئیسرائیل وا بکە. پەیوەندی ئاشتی و
ئەوەی فەڵەستین و هەم لە غەزە هەم لە کەرتی خۆرئاوە کەتی بڕۆ تواز لە غەزەش بێنە بڕۆ بزانە سوکایەتی و کارێکی دڕندانە لەگە خەڵکی کەرتی خۆرئاوا دەکەی خۆ کەرتی خۆرئاوا نشڕنی هیچ سەڵادارەتی بزنەوەی فەتح و لەژێ بزنەوەی فەتحدا محمود عەباسیش هەر کلکی خوانە لەوێیان داناکردێتە حکومڕان ئەتۆ لەگە خەڵکی ئێش خراپی باش ئەو گوتمان حەماس ئیشێکی خراپی کردی باشە کەرتی خۆرئاوی فەقیری قوڵ بەسەر چی کردو بۆ دژایەت بۆ خانوەکانن تەقێنێتەوە زادەکانە تێک دەدا خەڵکەکەیان دەکوژێ نهر كنت كل مان زيارة إسرائيل هيك حسابك نبو عرب دكا نبو مسلمان دكا نبو إسلام دكا أو زور مفتيانش كدجي أو فتوى راوستان هرتسن قلت أو فتوى زور درنجرا دبوا أو فتوى لما نجي قصدي صار 2023 درابايا أو كاتيك إسرائيل هي لا نخوش خاني معمدانية دادوت الله نخوش خاني شفايدا دبوا أو كاتا فتوى داباك إسرائيل زنجشنا أخلاقي دكا بيستهمو مسلمان لاني كم تأثر سنورا كان بسن والله ما قلتم فتوى كدرن بس وكاري بدنجونات نيشبو يعني راسا نك دجاتين بس هيس بدنجوات نك نبو بيوني بس شوية أخي بدنجوات نش بدنجو بي وكبليتو بانك دكاي صم بكم أمين نك نجويش كان هي بلبيست نتساوي كان يكشت وهذا خلق زندو به حكومة أماكم الله سنة متفقين أنا قال هاتوا حكومة زندو وميلاد زندو حكومة مردوبة ميلاد مردوة ميلاد حكومة وكو السروة كاتك مليش كالسر بري ما مليش بخير هالطري بابتك أو يعني أو حكومتان اللجيرة وصريان لآخر إسرائيل لا بوي أوان هرب خوان زولنا كان دفتوا كش بدري هر زولنا كان أصلاً ده واحد فتوى بدري أبغى أقول كذا زاشاتي وإسرائيل حرامة هو ينزل حرام كربها بلام أو فتوى بدري أو أنا قلت لهم يعني أساس قماشي يكتب باش بس باسی ناڕزایەتی بوو کوپێویست بۆ خۆی کە لە وڵاتانی ئەوروپا دەبینێت سەر لە کۆمەڵگە مسلمانشینەکانش بەو شێوێن ینی بەردەوامی خۆپیشاندان و ناڕزایەتی تا ڕادەیەک بڵێم لە وڵاتانی ئەوروپا حکوومەتەکان ئەوەکو ڕایگشتی پەیدا بووە بۆ غەزە و جژێ و دینۆسایدە بەڵام ئەو لە وڵاتی مسلمانیشینە تا لای خۆشمان کەمە ینی نییە بڵێن وڵاتانی ئەوروپا بە حکمی ئەوەی شێوازی حکومڕانیی کراوەیە ئەوەی کە پێی دەکرێت دیموکراتیە باشە کە ڕێگەنادەن وڵاتانی مسلمانشین بە شازێکی دیموکراتی بچن بەڕێوە وڵاتانی مسلمانشین حکمی دیکتاتۆریش هەمیشە ئیش لەسەر جێلاندنی میلەت دەکات تاپاندنی سەنەوەی هۆشیاری سەنەوەی ئیرادەی بە مانای کەلیمە بەمەڕکردنی میلەت خوای گەورە سەبات بە فرعون دەفەرمێ فاستخف قومه فأطاعوه إنهم كانوا قوما فاسقين فرعون قومەکەی خۆی جێلان جا ئەم دیکتاتۆرانە کاتێک کە دەستیان بەسەر حکومڕانی داگرت یەکەم ئیشان ئەوەی ئەو میلەتەوە لێ بکەن هەمیشە زەینی لەسەر ئەو بێت چۆن دوو پارۆنان پەیداکە خۆی خۆی پێترکە ئیدی کە میلەت تەنها غەمی بوو بە سکی هۆشیاری لەدەستدەدا کە هۆشیاری دەستدا ئیدی خەڵک حکومەت چۆنی کەیفی بێ ئاوەڕە پێش خۆی دەدا و لێی دەخۆڕێ ئەوە جیهانی ئیسلامی یان جیهانی مسلمانشین ئەوە کێشەکەیەتی گەورەترین کێشەی ئەمڕۆی بەردەم هەستانەوەی ئومەتی مسلمان بریتین لەو حکومەتانەی کە حکم بەسەر مسلمانان دەکەن لە پانۆپانی جیهانی عەربی بەتایبەتی سوپاس دەکەم کاکتۆر بێمە خزمەت بەڕێز سەبارەت بە پەیوەندی بڵێن ئەو حکومڕانی وڵاتانی مسلمانشین لەگەڵ خەواریزایان بۆچی بڕینی پەیوەندی دیبلۆماسی هەبوو پەیوەندی بازرگانی هیچ جۆرە هەڵوێستێک نییە یاخود وەکو گەلانی مسلمانی دەتوانن پێشتر باسی بایکۆت دەکرا ئێستش جارێکی تر پەرەی پێ بدرێتەوە بایکۆتی و بەرهەمانی ئەمریکی بن ئیسرائیلی بن بەڵێ بێگومان بژاردەکانی بەردەم میلەتانی مسلمان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو حاڵەت و کارەساتە زۆر سنووردارە وەکو بڵێن مسلمان وەکو خەڵک وەکو میلەت بەڵێ وەکو میلەت وەکو خەڵک وەکو تاک ئەو بایکۆتە کاریگەریەکی ئابووری داناوە بەڵام ئەوە نابێتە ئەوەی کە گورزێکی کەمەرشکێن بێ وەکو مامۆستا ئاماژەی پێکردە بێ میلەت و دەسەڵات بەیەکەوە بەرەنگاری ببنەوە ئەنجا کاریگەری دروست دەکات ئەنجا وەکو کە بینین ئەم دەسەڵاتدارانەی وڵاتانی عەرەبی و ئیسلامی وەکو وتمان زۆرینەی زۆریان وابەستەن بە سیاسەتی ئەمریکا و گرێدراون مانەوەیان ینی بەستراوە بەوەی کە بگونجێن لەگەڵ سیاسەتەکانی ئەمریکا ئەجێندای ئەمریکی جێبەجێ بکەن و ئیلا لا ئەبرێن لەسەر کوستیەکانیان مشکلیان بۆ دروست ئەکرێ کۆمەڵگا مسلمانەکان بە درێژایی ئەم 60 ساڵی ڕابردوو بە شێوەیەک ئیشیان لەسەر کراوە کە کۆمەلگایەکی پەرتەوازە بن
کۆمەلگایەک بندابەش بن بەسەر چەند هەویە و چەند ناسنامەی جیاوازدا. ئێستا هەر بۆ نمونێمە لە کوردستانی خۆمانە سیرکەین نزیکترین شت لێمانەوە هاتنی ڕۆشنبیرێکی عەربی بوو بۆ پێشانگای نێودەوڵەتی لە هەولێر. بەرەنگاریەکی جەماوەری زۆر باشمان بینی ئێمە، بەڵام دابەشبوونێکیش هەبوو لەو نێوەندەیە. خەڵکانێک بوون ڕۆشنبیر، خەڵکانێک بوون دەست لە پشتیانەدرا، خەڵکانێک بوون بە ناڕاستە و خۆ بە جۆرێک لە جۆرەکان ئەو جۆرە دابەشبوونە لە هەموو میلەتانە هەیە. ئێستا گەر بێتە سەر قەزەی فەلەستینیش ببێتە پرسێکی نیشتیمانی گەورە لە کوردستانە، بە هەمان شێوە دابەشبوونە هەر ئەبینین وەکو بینیشمان پێشتر. خەڵکانێک هەیە لەوانەیە دژایەتی بکەن ئەسڵەن پێیان خۆش بێکە ئەو حاڵەتە ڕوویداوە، خەڵکانێک هەیە بە ناسنامەی نەتەوەییەوە لەوانەیە ڕوبەڕووی وەزعەکە ببنەوە. جا لەبەر ئەوە ئەگەر حکوومەتێکی تۆکمە و بەهێز و بە قووەت لەسەر پێی خۆی نەبێت، ناتوانێت هەڵوێستێکی جددی و ڕوونی هەبێ بەرامبەر بە قەزێکە. مسلمانیش دەکرێت لە وڵاتانە بڕژێنە سەر شقام فشار دروستکەنە سەر دەسەڵاتدارن، وایە کەم تەرخەیمێکە وەکو تاکی شەیە بێگومان خینەمە لێ حکوومەت و دەسەڵاتدارن. آخر دەی ئەوەش تاک بە تەنیا ئینسان هەر ناتوانێت، ئەبێ جەمعیات هەبێ، ئەبێ کۆمەڵە هەبێ، ئەبێ خەڵکانێک هەبن کە محرک و بزوێنەری ئەو خەڵکە بن. ئەجیناوەکو تاکەکان ناتوانن هیچ بکەن. ئەو کۆمەڵانش لە وڵاتانی ئیسلامیە بە جۆرێک لە جۆرەکان ئێمە کۆمەڵەمان هەیە سەر بەدەسەڵاتی وڵاتانن، کۆمەڵە و خەڵکانێکمان هەیە لەوانەیە ئەجێندای شوێنی تر جێبەجێ بکەن. یعنی ئەو یەکگرتوویە نییە کە پێویستە شعورێکی ئیسلامی بێچەند و چوون لەلایەن هەموو خەڵکیەوە هەبێ و خەڵکێکی محرک و بزوێنەریش هەبێ. بە بەردەوامی یعنی ئێمە نابێ ئەومان بیرچێتەوە کە ئەمریکا و ئیسرائیل ئەو شەڕەیان بە چەک دەست پێ کردووە، بەڵام بەهێزی نەرمیش شەڕێکی زۆر گەورە لەگەڵ مسلمانان دەکەن بۆ پەرتەوازەکردنی ئەو شعورە ئیسلامی کە جەنابەت باسی یەکەی بە هەموو شێوەیەک ڕێگرن. خۆ ئێمە لە ئەمریکا بینیمان ئەمریکا کە خۆی بەدایکی دیموکراسیەت و مافی مرۆڤ و لیبرالیزم و فلان و فیسار دەزانێ چۆن زانکۆی کۆلۆمبیا و کۆمەڵێک لە زانکۆکانی تریان خوێندکارەکانیان گرت، دەستا بە سەرداگرتن فەسڵیان کردن فەلەستین و غەزایان ئەکرد. یعنی ئەوان ئەگەر لە لای خۆیان کە بەحساب دەوڵەتی دیموکراسی و عیار 24 ئەوە بکەن، ئەی چۆن لەگەڵ وڵاتانێک نایکەن کە ترسی ئەویان هەیە کاریگەری زۆریان هەبێ. لەبەرەوە شەڕەکەی ئەوان شەڕێکە هەم بەهێزی زبر و بەچەک، هەم بەهێزی نەرم و بە دابەشکردن و بە کپکردنەوەی ئەو هەستە ئیسلامی کە هەیە بەرامبەر بەو بە قەزیەیە. سوپاس دەکەم کەوتۆر مامۆستا سەبارەت بە کورد و غەزە یاخود ئێمە لە چەند ڕوانگەیەکەوە بە غەزە دەبەسترین لەم ڕۆژانە کەوتۆریش باسی کرد پرسی سەلاحەدین ئەیوبی کە قوتسی ڕزگار کردەوە پەیوەندی داریشە بە مەسەلەی دۆزی فەڵەستینی هاتوتەوە بەرباس. پەیوەندی بە ئێمەوەیە مەغەزە جگە لە ڕووی دینیەکەوە لە ڕووی سوڵتان سەلاحەدین شەوە پەیوەندی بە ئێمەوە هەیە؟ بابەتی غەزە ڕاستی دێ پەیوەندی بە کوێی مرۆڤایەتیەوە هەیە. بەڵێ چونکە بابەتەکە بابەتێکی ئەخلاقیە، هەموو مرۆڤێک وجدانی هەیە. ئەگەر تۆ دینەکەش نەتبەستێتەوە بە غەزە، خۆ دەبێ مرۆڤ بوونەکە بتبەسێتەوە بە غەزە. هەرچی سەبارەت بە کورتە ئێمە ئەو پەیوەندی تاریخیش دەمان بەسێتەوە بە غەزە، بەتایبەتی ئەبێ ئەگەر ئەوانی کە دەڵێن کاکە ئێوە لەبەر غەزە ئاگاتان لە کوردستانە کە زۆر قسەیە دەکریان دەڵێن کاکە لەبەر خەمی غەزە خەمی کوردستانە نییە، بۆ کاکە ناکرێ من ئەم شتە زۆر غەڵەتە. یعنی ئەو کەسێک کە خەمی غەزەیەتی ناتوانێت خەمی کوردستانیشی بێ. بە پێچوانە من دەبینم ئەوانەی کە زۆرتر خەمی غەزیانە زیاتریش خەمی کوردستانیانە. تەماشای تاریخی ئەوانە بکە خەمی غەزیانە تەماشای ڕابردوویانەکە هێزگەلێک بوون سوپای بێگانیان نێناوەتە کوردستان، فایلدار نەبوون، ڕۆژێک لە ڕۆژان نەچوون بۆ دەسەڵاتێکی دژمنانی کورد شەڕی کورد بکەن. هەر ئەوانەش خەمی غەزیانە ئەتۆ بۆ پێ دوای کە من خەمی غەزەم بێ خەمی کوردستانم نییە. هەر ئەوانەی کە خەمی غەزیانە زۆرتریش خەمی ناسنامی گەلی کوردیانە، زۆرتریش خەمی فەرهەنگی گەلی کوردیانە. تۆ تەماشا کە زمانی کوردی لەلایەن چێوە ئەوە تەرتوێران کراوە. زۆربەی کەسکانی کە دەبێن کە قسە دەکەن لە دەوشەی کوردی یەک دوێکی ئینگلیزی دەخاتە ناوێ. زمانی کوردی فەرهەنگت جلوبەرگت ناسنامەت هەموو حتا شێوازی شارسازیت کوردیەکە هەمووی کەوتە مەترسی. چی ئەو شارسازی کوردی و فەرهەنگی کوردی خسە سەر مەترسی؟ ئەوانەی کە خەمی غەزەیانە یان ئەوانەی کە دژی غەزەنە. من بۆیە دەڵێم زۆر سەد نایگەشتێنم، بەڵام زۆربەی ئەوانەی کە دژی غەزەن سیاسەتیشان هەمیشە بە زەرەری کورد تەواو بووە. ناڵێم هەموویان، بەڵام بەشێکی باشیان ئەو وەکو ڕاستکردنەوە یان دەڵێن کاکە وڵا کورد قەت خەمی خۆی نەبە بۆی نەبۆتە هیچ
کورد بۆ خەمی خۆی نەبوو کورد لە 1970 شۆڕشی کرد شێخ بەرڵەی نهری لە 1990 شۆڕشی کرد لە 1910 شێخ عەبدولسەلامی بەرزان شۆڕشی کرد لە 1922 شێخ محمودی حەفید شۆڕشی کرد لە 1925 شێخ سەعیدی پیران لە 27 بۆ سەرێ سمکۆ خانی شکاک لە 45 بەنام مستەفای بەرزان حتا دەگاتە 75 بێزگە لە پارچەکانی کوردستان یعنی ئێمە بۆ خەمی خۆشمان نەبکە ئێمە خەمی خۆشمان بۆکو کورد ئەنی ئەمە ڕاستین بڵێ وڵا کاکە کورد قەت خەمی خۆی نەبە بۆی نەبۆ تەیز نا کاکە تۆ ئەو سیستەمە جیهانیە بەتایبەتی لە دوای سایکس بکۆ کە دروست بوو چەندە دژی غەزە بووە ئەوەندەش دژی کورد بووە بەتایبەتی یعنی ئیسرائیل بە هیچ شێوەیەک منەوە ڕۆژم لە ئەوەیەک بوو راپۆرتە بوو بە هیچ شێوەیەک ئیسرائیل لەگەڵ ئەوەدانێت دەوڵەتێکی کوردی لەسەر زەوی بچەسبێ زائدی لەبەر سەلاح الدین ئەیوبیان لەبەر ئەوەی ئەو میلەتان پێم وایە میلەتی کورد میلەتێکی مەردە ینی ئاسانترە ناویاندا قووەت و هێز پەیدا دەبێ پێم وایە ئەو نۆکەراتی کە ئیسرائیل کە وڵاتە عەرەبیەکان دەیکەن بۆ جوولەکە قەت لە کووردا پەیدا نابێ باش بەس پێویست بە سەلاح الدین کە پەیوەندی بە قودس و لەم ڕۆژانەدا هێرشی لەسەر بوو و کاکتۆری ژاماژی پێ کرد ڕۆشنبیر بەناو ڕۆشنبیرێک میسری وتینە کووردە و پێشتری وتی چاپاترین مرۆڤ بەنیاز بێنن بۆ پێشەنگای نێودەوڵەتی کتێب لە هەولێر بەڵام دواتر وتی نایەت ئێستا دووبارە هاتووەوە سەر بەرباز مەسەلەی سەلاح الدین چی بۆ کورد کردووە وەسپارت بەو کەسەش کە سوکایەتی پێ کرد بەڵێ واتە ساسخۆ ئەوانەی کە ئەو بابەتی مەسەلەن کە تۆ سوکاتی بە هەر ئێمە بۆ خۆمان میلەتی کورد لەو 50-60 ساڵی ڕابردوودا ڕۆتی ئەلمانی بەداخەوە زۆر ئیشی لەسەر ئەوەی کرد کە میلەتی کورد سوکاتی بە ڕەمزەکانی خۆی بکە ئەتۆ بۆ سەلاح الدین ئەیوبی دیار لەم سلێمانیە بە خەڵکی بەشێک لە خەڵکی بە شێخ محەممەدیان دەگوت خۆلا قوبسە میلەتەکانی کە بە پێچەوانە و میلەتەکانی کە ینی باوەڕ دەکەی مەغۆل پەیکەریان بۆ ئەوە دروست کرد بۆ تەیموری لەنگ بۆ ئەو پیاوە خوێنڕۆژی خۆیان پەیکەریان بۆ دروست کردووە تۆ هەتا ئێستا لە هەرێمی کوردستان دەسەڵاتی کوردی نەیتوانێت شەقامێک بەناوی سەلاح الدین ئەیوبی بکە لە کاتە هی تۆ ئەو مرۆڤ دۆستە بووە هی ئەو پیاوە خوێنڕێژە بووە دەجا بە ئەڵڵا ئەگەر هاتە بە سەلاح الدین ئەیوبی وەکو تەیموری لەنگ خوێنڕێژ بایە ئەمە بە تەواوەتی ئافرۆزمان لێ دەکردەوە ئای بێ باسی پیاوێکی ئابکە ئەم پیاوە مرۆڤ دۆستەکان هەتا دۆست و دوژمن هەتا ئەوروپیەکان دەڵێن نەمان دیوە لە مێژوودا کە شەڕمان کردبێت چ لەگەڵ خۆمان چ لەگەڵ غەیری خۆمان وەکو سەلاح الدین بە ئەخلاقیانە مامەڵی کردبێ ئەتو بۆ شانازی پێ ناکەی سەلاح الدینی ئەیوبی بەر لەوەی کورد بێ بەر لەوەی موسڵمان بێ مرۆڤێک بوو ینی توانین بڵێم نمونەی مرۆڤی باڵایە شەشەم خەلیفەی ڕاشیدینە لە دوای عومەر کوڕ عەبدولعەزیز ینی وەکو دکتۆر ئاسان کەیلانی ئاوای دادەنێ لە کتێبەکەیدا بەڵام شەشەم خەلیفەی ڕاشیدینە ئەتو بۆ نای پشتی پێ بدەی بۆ نای قورسی کەی بۆ تورک دێ شانازی بە ئەرتوغڕڵ دەکا شانازی بە عوسمانی کوڕ ئەرتوغڕڵ دەکا بۆ تۆش میگەمینگتە و لە بنەوە و شەرم پێ وڵا سەلاح الدین ئەیوبی دەوڵەتی بۆ کورد دروست نەکردی بابە دەوڵەتێکی کوردی دروست کردووە خۆ دەوڵەت هەر دەوڵەتێکیش دروستکەی خۆ قەرار نییە هەتا دنیا خراب دەبێت دەوڵەتەکە بمێنێ دەوڵەتێکی دروست کرد وەکو ئیبن واسڵ کتێبێکی بەناوی دەوڵەت الئەکراد دەوڵەتەکە کوردی بوو بەس خۆ دەوڵەتە هەتا نامێنێتەوە 100 ساڵ حکمی کردواتر مەغۆلەکان ڕووخاندیان خۆ کەریم خانی زەندیش دەوڵەتێکی لە ئێران دروست کرد هەتا ئێستا نەمدیوە ئەو بەناو جوانتە بڵێم خامۆشبیر نەک ڕۆشنبیر ئەو خامۆشبیرانە جارێک بڵێن وڵا کاکە کەریم خانی زەند دەوڵەتێکی دروست کرد لە ئێران بەڵام نەکرد دەوڵەتێکی کوردی خۆ دەوڵەتەکەیش کوردی بووی کەریم خانی زەند بەڵام چێت دەوڵەت هەتا نامێنێتەوە ینی ئەوە بەس ئەو خامۆشبیرانە کە دژاتی سەلاح الدین ئەیوبی دەکەن بابەتەکە و کودڵە شینەکە بۆ هەریسەکەی مۆزوعەکە نەک کووردە نەخەم خواردن لە کوردستان بابەتەکە تەنها ئەوەیە سەلاح الدین ئەیوبی وەکو چۆن ڕەمزێکی کوردیە ڕەمزێکی ئیسلامیشە خاڵێکی هاوبەشی بەهێزنیان کورد و ئومەتی ئیسلامیە خاڵێکی بەهێزینەوە کورد و فەڵەستین و غەزەشە بەڵێ بالضبط ینی ئێستاش فەڵەستینیەکان زۆرێک لە سۆزیان هەیە بۆ میلەتی کورد بەتایبەتی خەڵکی غەزە سوڵتان سەلاح الدینەوەی بەڵێ پێویستی بە سوڵتان سەلاح الدینەوە هەیە ینی من نمونەیەکت بۆ دێمەوە خالید مەشعەل بەرپرسی مەکتەبی سیاسی بزۆتنەوەی حەماس کە زۆر پێویستی بە تورکیایە زۆر پێویستی بە ئێران ئەوە ڕوبەڕوو دەڵێ لەسەر تورکیا واجبە لەسەر ئێران واجبە بحل القضية الكردية بەچارەسەرکردنی کێشەی کورد کاکەتو مادام ئەو کابرا زۆر پێویستی بە تورکیا زۆر پێویستی بە ئێران ئەو جارە قسەیە دەکات ئەگەر پێویستی بەوان نەبێت چەندە زیاتر سنگی دەردەپەڕێنێ و زمانی تیژتر دەکات بەنسبەت کێشەی کوردەوە نا ئێمە بەتایبەتی ڕۆتی ئەلمانی کوردی ئەوەندەی لەسەر ئەساسی ئایدۆلۆژیا هەمویان ناڵم بە زۆریان ئیش لەسەر دەجوڵێتەوە ئەوەندە ئیش لەسەر ئەوە ناکە بزانە چێ لە قازانجی لانی نەتەواتەکەی ئیش دەکات زۆر گوێی لەوە نییە زۆرتر ئایدۆلۆژیانە بیر دەکاتەوە بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر پێم خزمەت بەڕێزت سەبارەت بەوەی کە پلانی ڕاگواستنی غەزە دەمێک کە بڵێن خەواری زایۆنی ئەمریکا ئیشی لەسەر دەکەن پێتان وایە سەر بگرێت تا دوێنێش بڵێن نەتەنیاهو و ترامپ باسییان کرد کە دووبارە خەڵک ڕابگوازرێ ینی
ساڵێک و نیوێکەکە بەرەنگاری هەیە ئەمە سەردەگری یاخود کەوتووە سەر مەسلەی وڵاتانی عارەبی چۆنێتی پشتیوانی کردنیان لەم پرۆسێ بێگومان سەرناگرێەوە جاری یەکەم نییە چەند جاری تر ئەگەر بگەڕێنەوە بۆ کێشەی فەڵەستین ئەو پرۆژەیە هەبووە کۆنە ئەوە بەڵام سەرناگرێ نەک لەبەر ئەوەی وڵاتانی عارەبی نایانەوێ پێشوازیان لێ بکەن لەبەرەوەی خۆیان غەزەیەکان نایانەوێ وڵاتەکەیان بەجێ بڵن و خاکەکەیان بەجێ بێڵن ئەوە نزیکەی 16 بۆ 7 مانگە ئەو شەڕ سەختەی کە لەوێ هەیە ئەو کوشتن و بڕێی کە لەوێ هەیە لە هەر شوێنێکی تری ئەم دنیاە هەبوایە بێگومان نیوەی خەڵکەکەی ڕۆشت بوو بەڵام ئێستش یعنی ئەوان سوورن لەسەر ئەوەی کە پێویستە بکوژرێن لەم وڵاتەی خۆیانە و لەسەر ئەو خاکەی خۆیان بەڵام بەجێ ناهێڵن نازانم ئەگەر متابعی سوشیال میدیای زۆرێک لە غەزەیەکان بکەن من لە تۆڕی ئێکس بە زۆری متابعیانەکەم بە بەردەوامی ڕۆژانە پۆستیان هەیە لەسەرەوەی کە ئەڵێن ئێمە هەر هەمومان مردوویەکی زیندوین لەسەر ئەم خاکەی نازانین لەوانەیە چەند دقیقەیشتر هەتا هەندێکیان وەسێت ئەنووسن ئەڵێ دوای ماوەیشتر ئەگەر من شەهید بووم و کوژرام و ئاوام لێ هات ئاواکەم و ئاواکەم لەوانەیە ئەمە دوایین پۆستی من بێ ینی ئەو خەڵکە هەموو ێزانێک کە کوژرێ بەجێ ناهێڵێ و هەمووش ێزانێ ئەگەر بەجێ بهێڵە سەلامەت دەبێ لانی کەم ژیانێکی خۆشی لە وڵاتێک لە وڵاتەکانی تر بۆ دابی نەکرێ خۆ ئەگەر لە ئەوروپا و ئەمریکاش نەبێ ئەوانەی کە ئێستا لە لوبنان و لە ئوردون و لە هەندێک لە وڵاتانن بەخۆشیەژین لانی کەم ترسی مردن و کوشتنیان لەسەر نییە ژیانێکی خۆش بەڕێکن بەڵام ئەوانە ئامادە نین ئەو خاکەی خۆیان بەجێ بهێڵن لەبەر ئەو پلانە لەبەر ئەوەیە کە سەر ناگرێ ئەوان ئیمانێکی دامەزرا و ڕاستیخیان هەیە بەوەی کە ئەم ژیانە خوا پێی داون سنووردارەوە هەتا خوا ژیانیان لێ نەسەنێتەوە هیچ کەسێک ناتوان لێیان سەنێتەوە لەبەرەوە ئەوان وڵاتەکە و خاکەکە بەی خۆیان نەزانن نەک ئەوەی ئەوێ بەجێ ناهێڵن بەشە داگیرکراوەکەی لای کە ئێستا لەژێر دەستی ئیسرائیلی شایە ئەوان ئومێدیان هەیە کە ئەوەش جارێکتر تەحریر بکەنەوە ئازادی بکەنەوە لەبەرەوە ئەو پلانە سەر ناگرێ وم پێم خۆشە ئاماژەیەک بە قەزیەی سەلاحەدین و مەسەلەی غەزە مامۆستاواسی خالید مەشعەلی کرد من پار لە کۆنگرەیەک بووم لە تورکیا لە دیاربەکریش کرا طبعا لەسەر سوڵتان سەلاحەدین و ئامادەبووان هەمووی بە کوردی قسەیان کرد خالید مەشعەلیان مقابلە کرد بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کۆنگرەکەیە یعنی زۆر بە شانوباڵی سەلاحەدینە هاتە خوارەوە کە چەند سەرکردەیەکی گەورە بووە و پێم خۆشە کە ئێوەی کوردنەوەی ئەو سەلاحەدینەن و پشتیوانی فەلەستین و دۆزی فەلەستین و غەزەن یعنی لە ناو تورکیایە و بە زمانی کوردی ئەو کۆنگرەیە کرا و ئاویش بە هەمان شێوە پشتگیری کوردی کرد و ینی ئەوەشمان بیر نەچێت کە ئێمە لە فەلەستینە کوردێکی زۆریش هەیە ینی هاوسۆزی کورد بۆ فەلەستین تەنیا ڕەهەندە دینیەکەی نییە ڕەهەندە نەتەوایەتەکەشی تایە گەر خەڵکە ناسیۆنالیست و نەتەوە پەرستەکە خۆیانی لێجێل نەکەن ئێمە حارەی ئەکرادمان هەیە ئەو کچەکە لەگەڵ براکەیە بوون بە ڕەمز لە ناو لە قودس بەڵێ ئەوانە کوردن لە ناو غەزەیە کوردی تایە حەی شوجاعیە کوردی تایە کە یەکێکە لەو گەڕەکانەی کە بەسەر سەختترین گەڕک بۆ دژایەتی ئیسرائیل دائەنرێ ئیسرائیل هەر کاتێک شوبێتە ئەوە تووشی شکستێکی زۆر بووە کوردێکی زۆری تایە خۆشیان بە کورد دەزانن یعنی ئەوە نییە وابزانی عەرەب و توابنەوە تایە زۆریان لە قەبی کوردیان هەر هەیە ئێستا زۆریان قسەیان لەگەڵا بکە ئەسڵ و فەسڵی خۆیان بە کورد دەزانن لەبەر ئەوە ئەو ڕەهەندەش لە پەیوەندی نێوان کورد و غەزەیە هەیە و شتێکی ترمان بیر نەچێ ئێمە خۆمان میلەتێکی چەوساوین میلەتێکی بێدەسەڵات و سەرکوتکرا و داپڵۆسێنراون بە بەردەوامی یعنی ئێمە زیاتر هەست بە ناڕەحەتی و ناسۆری ئەوان ئەبێ بکەین تا لە میلەتێکی سەردەست لەبەرەوە میلەتێک کە لە مودەی 80 ساڵ و سەدەی ڕابردووە دەسەڵاتی بەدەست بوو حکمی بەدەست بوو بکوژ و بڕخۆی بووە جیاوازی هەیە لەگەڵ ئێمەیەکا کە خاک و ئەومان داگیر کراوە کە بەردەوام لە ترس و تۆقین و کوشتن و گرتن و لە ناوبردن و ئەنفالکردنا بووین یعنی ئێمە بێ باشتر هەست بەو معاناتە بکەین بەس کاکتۆر ئەو ڕووداوانەی سووریا هەبوو بڵێن ئەو کێشەی هەندێک بڵێن شت کرا بەرامبەر بە عەرەبیەکان لێرە خەڵکێکی زۆر قسەی لەسەر کردن بەڵام بۆ غەزەنی ینی بۆ جونۆسایدێک گەورەیە بەتایبەتێوانەی کە خۆیان بە قەومی و
ئەلمانی ئەوانە دەزانن بەڵێ دەیەوە دافعەکە پاڵنەرەکە ئایدۆلۆژیە بۆ کوشتنی کۆمەڵێک عەلەوی کە ئەسڵەن دیار نەبوو کە ئەو ڤیدۆیانە باڵێ دروستنیان دروست نین خەڵکێکی زۆر ئەو پاڵنەرەکە پاڵنەرێکی ئایدۆلۆژی هیچ شتێکی تر نییە، نە پەیوەندی بە نەتەوایەتیەوە هەیە، نە پەیوەندی بە عەرەب و کوردەوە هەیە، پەیوەندی بە هیچ شتێکەوە نییە، پەیوەندی بەوەیە کۆمەڵە کەسانێک هەن حکمێکی موسبەقیان هەیە کە دژایەتی دین و خەڵکی دینداری ڕاستەقینە بکەن. جا بینی دیندارێکی ڕاستەقینە کە لە شوێنێک گێتە سەر حکم ئەگەر کەمترین کردەوەی خراپی لێ بوەشێتەوە کە ئینسانە لێ یەکەن بە کێوێکی گەورە، بەڵام ئەم هەموو کوشت و بڕ و لە ناوبردن و پێشێلکردنی مافی مرۆڤەی بەرامبەرەکان نابینن. یعنی ئەوەی کە تۆزێک ویژدانی زیندوو بێ ئەبوایە بۆ مەسەلەی فەڵەستین و غەزە بهاتایەتە سەرخەت، یعنی لانی کەم لە نەفسی خۆیان شعوری بەزەن بوو بە تەعزیب بکردایە، بەڵام بەداخەوە بینین خەڵکانێک لە قسەکانیانە دیارە کە لە نەفسیانە هیچ جۆرە هەستکردن بەو تەعزیب و بەو شعور بیزەمبەنیە بەرامبەر بە مرۆڤایەتی کە ئەو شتاکرێ. بەڵێ سوپاس دەکەم. مامۆستا پرسیارێکتر لەسەر سوڵتان سەلاحەدین بڵێم ڕێگری کرا لە هاتنیە و کەسێک کە بەنیاز بێتە پێشەنگای نێودەوڵەتی هەولێر، بەڵام لە دوێنێ کۆمەڵێک کەس بە ناوی ڕۆشنبیر نامیان بۆ نارد، گوتیان تۆ دڵسۆزی و خۆشمان دەوی و کوردستان ماڵی تۆیە و سەرنج لەسەرەوە چی بوو؟ سەرنجەکەی من ئەوەیە بە ڕەمزێکی ئێمە بکە هەمووکو ڕەمزێکی نەتەوەیی، هەموو کۆش کە ڕزگارکەری قودس و ڕاندێکی دینیشی هەیە، هەموو کۆش کە دەڵێ کوردی ژنیا، یعنی ئیبن خەلەکان دەڵێ اتفق المؤرخون، دەڵێ هەموو مێژنووساسەوەیەک دەنگن کە ئەسڵی سەلاحەدین ئەیوبی کوردیە، لە هۆزی هەزبانی خەڵکی دوێنی باکووری کوردستان هاتوونە تکرید لە ڕێگای بینە تکریت و مووسڵ سەلاحەدین ئەیوبی لەدایک بووە، دواتر چوونەتە مووسڵ لەوێ لەژێر کەنەفی دەوڵەتی زەنکیدا سەلاحەدین ئەیوبی پێدەگا دەستە میسر لەوێ حکومڕانی وەردەگرێت. بەهەرحاڵ نێمە سەر بابەتەی ئەو دەڵێت کوردی ژنیە، ینی ئەو ڕەمزە شتێ دەستێنێتەوە. نزەداتێ دەڵێ ئەحقەرین الناس في التاريخ، دەڵێ سلوکترین مرۆڤ بە لە مێژوودا. کەسی هێشتا تۆ بێی کلکە لە قەوما مەحەمەیی بۆ بکەی و پشی بۆ بکەی کە بێتە وڵاتەکەی تۆ، ئەنی ئەمە تەنها یەک شتێکە، بابەتەکە پەیوەندی بە ئایدۆلۆژیاوە هەیە. بەخوا مرۆڤێک لە سەر مانک وەک خۆیان بیر بکاتەوە ئەوان لێرەوە هاوسۆزینی، موسڵمانێکی لە سەر مەریخ لێرەوە دژاتی دەکەن، ئەنی بەس ئایدۆلۆژیا هیچ کە نییە. تەناوەرە با ڕێگری کرابا بنمونە لە مفتێک لە مفتەکان ڕێگری لە کرابایە تەقیانە دوو بەدەنە دەهات. هەر وەکو دەبینین بۆ بابەتی عەلەویەکان کە عەلەویەکان 70 ساڵ حکومڕانی سووریا دەکەن، هەرچی زۆرە هەب ڕندەی وحشی گەران بەرامبەر بەگەلی سووریا بەکار هێنا، یا قسە نەکرا، زیندانی سید نایە، تۆ وەرە بێنە بەرچاو ئەگەر زیندانی سید نایە، زیندانیەکی سەتاییەکی زیندانی سید نایە، ئەگەر زیندانی حەماس بایە چەندیان گەورە دەکرد، دەغڵیان بۆ دەکوتا. بەڵام وەرە چونکە هێزێکە کە ئەو هێزە ناسنامەیەکی دینی ئیسلامی نیە، ئەنی زۆرم پێ سەیرە بەتایبەتی، ینی ئەو خامۆش بیرە چالاکوانە ئەلمانیانە زۆرم پێ سەیرانی، ئەگەر بێت و بوزیەک هەرچەند ڕەندێکی بکە باسی ناکەن، عەلەوی بیکە باسی ناکەن، ئەلمانی بیکە باسی ناکەن، مەسیحی بیکە، جوولەکە بیکە باسی ناکەن، بەس موسڵمانێک لە شوێنێک ئەگەر بە غەڵەتیش بێ، ئەگەر حەقیشی بێ، ئەنی بنمونە یەک لە نووسەرەکان، نووسەرێکی زۆر بەناوبانگی کوردستان لەسەر ڕەوتی ئەلمانی، نازانم ناوی بێنم یان نا، دکتۆر مەریوەم ریاقانە، دەگوم پۆست بۆ خۆی ئەمە دەقیق قسەی خۆتی وتی پۆستم کردووە، وتی بەلای منەوە حەماس تاوانباری جەنگە. بۆ حەماس تاوانباری جەنگە، جاگەر حەماس تاوانباری جەنگ بێ کاتە تەواوی حیزبە کوردستانیەکان کە وەکو باسم کە لە 1878ەوە کە شۆڕش کراوە شێخەکان، دواتر دەرچوانی زانکۆکان کە شۆڕشیان کردووە، مەلایەکان شۆڕشیان کردووە، هەر هەمووی بێت تاوانباری جەنگ بن لە کوردستان. کە حەماس تاوانباری جەنگ بێ لەبەرەوەی تۆ دەڵی خەڵکی مەدەنی بە کوژداوە، کاتە مێژووی ئێمەش هەموو شۆڕژگێرەکانمان هەمویان تاوانباری جەنگن، بۆ ئێمە چیمان بە کوژداوە، قابل ئێمەش مەلایکەتمان بە کوژ نەداون، ئێمەش هەر میلەتی کوردە بە کوژ چوە لەو بینەیە. هەنی تو زاری وا قسەیەک دەکەن، ئەو قسەی ڕێک بە زیانی ڕابردووی خۆیانە، بە زیانی قسەی دوێنێتی. ئەتلایەک دەڵی کاکە من کەسێکی ئازادی خوازم، دژی چەوسانەوەم، دژی زوڵمم. ئەی باشە خێرە تۆ زوڵم و ستەمی تێڕێک زوڵم و ستەمی عەلەوی و بوزی و چێوچێ نابینی، بەڵام هی مسلمانێک دەبینی کە ئەگەر پچکێک بێ نەکرد ئەوە ئەگەر بشبینی منێکی مسلمان هاوسۆزی دەردەبرم بۆ مسلمانێکی قوربەسەری وڵاتێک دەڵێ ئەو بۆوە تۆ خەمی کوردت نییە، ئێتۆ بۆ خەمی کوردت نییە. ئەنی حتا ئێمە کات خۆی کە لە بۆرما مسلمانان دەبرژێنران و دەسووتێنران هەر دەبرژێنران، ئەو کاکە بۆ خەمی مسلمانانی بۆرماتانە چیشتان پێدایە؟ ئێتۆ بۆ خەمی ئیسرائیلتە، بۆ تۆ لێرەوە کە ئیسرائیل شتێک دەکات شاگەشکە دەبی، ئێمەش بە هەمان شێوە.
باش وەکو دو پرسیاریش کاریگەری سەرکەوتنی حەماس بڵێن چی دەبێ و خوانەخواستە گەر بڵێن غەزەش بکەوێ بە تەواوەتی لێکەوتەکەی چی دەبێ بەگشتی؟ بەڵێ حەماس من وەکو تەماشایەک سەرنجی قورئان بدەین ناتە بەرچاوت حەماس بکەوێ ئەو تاقیکردنەوە قورسەی کە غەزە دووچاری بووە من پێم وایە خوای گەورە ئامادەیان دەکات بۆ ئیشی گەورەتر خوای گەورە پێغەمبەر موسی دەفەرمێ وەفەتەناکە فتونە تۆمان تاقی کردو بە وەستەنعەتوکە لنەفسی بۆ تۆ بۆ خۆمم ساز کردووی من پێم وایە خوای گەورە ئەلەو خەڵکی غەزەیە لەوان خەڵکێکی ئەوەندە بەهێز دروست دەکات کە دواتر کۆمەڵێک سەرکەوتنە سەردەستی ئەوان دێتە دی ئەمن وای دەبینم دەشگونجێ هەڵەبم بەڵام من وای دەبینم پێم وانێ حەماس بکەوێت دەگونجێت تووشی عەزیەت و ئازار و محنەتی زۆر زیاتر بن بەڵام 2000 ئیسرائیل ناکرێت ئەو شەڕە هەر بەردەوام بێت ئەمەدا ئەو میلەتە بڵێ ناڕۆین نەڕوا چی دەکات خۆ ملیۆن کەسیش ناکوژێ تا 150,000 کەس کوژراوە با زۆری کە بتوانن 200,000 کەس شەید بووە شی بریندار بووە گریمان توانیان 300,000 کە بکوژن بەڵام ینی دەنگدانەوەی گەورەی جیهانی هەیە ئێستا ئەو بابەتە ینی ئیسرائیل بۆ خۆی ناسنامەی ئیسرائیل لای مرۆڤایەتی لای شەقامی گشتی نەک لای سیاسیەکان لای شەقامی گشتی زیانی ناسنامەیەکی قێزەوەنی بۆ دروست بووە بۆیە ناچارە ئەو جەنگە ڕابگرێت ینی چەندەها میلیاردێر ئیسرائیلی جێهێشتووە کە لە کات دەوڵەمەندی زەخمی ئیسرائیل بوون ینی لەبەر کێشەی ئابووریەکەی لەبەر کێشەی ناسنامەکەی ناچارە ئەو جەنگە ڕابگرێت ئەگەر بێت و سەرکەوێ کە ئینشاءالله سەر دەکەوێت خوای گەورە بەزایە ناچن ئینشاءالله کاریگەریشی قورسی دەبێت لەسەر کۆی بیرکردنەوەی موسڵمانان لەسەر تاپای جیهاندا من بۆیە دەڵێم غەزە بۆ ئەو باجە قورسە دەدا خۆی قەزەکە هەر غەزە نییە کاکاکی مەگە بیری لێ بکەینەوە غەزە تەنها شەڕێک نییە شۆڕشێکی فکریە ینی باوەڕ بکە ئەوەی غەزە دەریخست بۆ هەم لەناو موسڵمانان هەم بۆ ئەوروپا بە 100 کۆنگرە نەدەتوانی بیسەلمێنی بە 100 کۆنگرە نەدەتوانی موسڵمانان بێنی ئەو قەناعەتی کە سربەخۆیی ئازادی بە بەرخودان دێتە دی بە هێز دێتە دی نەدەتوانێت بسەلمێنی بۆ ئەوروپا و ئەمریکا بە شەقامەکەی دەڵێم قەت نەدەتوانرا بسەلمێنێت کە ئیسرائیل ئەو دڕندەیە ئەو وەحشیەیە ئەمە بە ملیاری دەویستا پێیان بسەلمێنین نەکەر ئەوە گۆڕانی وەرچەرخانی ڕووی خەڵکی بەرەو ئیسلام لە ئەوروپا کاکە تو بێنە بەرچاوە 100 ساڵە ڕاگەاندنی ئەوروپی هەمیشە ئیشی لەسەر ئیسلام کردو ئیسلامی سەرابوون پیشانی خەڵکی داوە ئێستا لە ئەنجامی ئەو هەموو کوشت و کوشتارێکە خەڵکی غەزە ئەو خۆڕاگیری و ئازایەتیە کە گەورەتر لە ئازایەتی وشەکە دەرەقەتی ئەو هەڵوێستە نایە ینی وان لاتۆ بێن لە ئیسلام بکۆڵنەوە لە دین بکۆڵنەوە بزان ئیسلام چیە و پێغەمبەر چیە و موسڵمانەتی چیە بۆ ئەوەندە خۆڕاگرن نهێنەکەی چیە ڕازەکەی چیە سوپاس دەکەم کەسەرەگە شتێکت ما بێ کاریگەری بڵین ئەم شەڕە لەسەر ئایندە لەسەر دۆزی فەڵەستینیش کاریگەریەکەی سێ بە کورتی بێ سوپاس بێگومان کاریگەری لەسەر تەواوی جیهانی ئیسلامی هەیە و لەسەر تەواوی جیهانیش خەڵک قەناعەتێکی بۆ دروست بووە کە ئیتر هەر شتێک کە تۆ بتەوێ لە ئازادی لە سەربەستی لە هەر مافێک ئەگەر نەیسەنی پێت نادرێ ئەو شیعارانەی کە جیهان بەرزی کردبووە لە مافی مرۆڤ و لە ئازادی و لە ڕادەربڕین و لە دیموکراسی و لە حەقی ئەوەی کە هەموو کەسێک پێویستە شوێنێکی ئامینی هەبێتیایە بژی دەرکەوت کە ئەوانە تەنها کۆمەڵک شیعارن قسەی باقوبریقن چەند ساڵێکە لە جیهانە بەرز کراوەتەوە بۆیە ئەگەر هەر کەسێک بیەوێ بژی لە جیهانە هەر کەسێک بیەوێ بە سەربەرزی لەو شوێنی کە تایەتی مافەکانی خۆی دەستەبەر بکە ئەبێ کەسێکی زبر بێ چونکە ئەنجا ئەوە تەجروبەی سووریاش جارێکی تر ئەوەی سەلماندەوە یعنی لە 2011ەوە خەڵک بە داوای مافی خۆی ئەکا بە شێوەیەکی سلمی بەڵام هەر بە چەک و هەر بە بەرمی لە باروت وەڵام دراوەتەوە بەڵام بینیمان کە چۆن ئەو هێزە زبرە کە لە ژێرەوە کاری کرد بۆ ئەوەی ئەو حکومەتە لە ناوبەرێ جارێکتر ئەوە تەجروبەی ئەفغانستان دیسانەوە هەر ئەوەی سەلماند لەبەرەوە جیهان بە وەرچەرخانێکی زۆر گەورەیە ئەڕوە چی بە لایەنە ئیسلامیەکەی و بیرکردنەوە و تەفکیری موسڵمانان و چی بە لایەنە نائیسلامیەکەی و تەفکیر و بیرکردنەوەی خەڵکی نائیسلامی سپاس دەکەین دکتۆر ئیسماعیل بەرزەنجی لەو سپاس بۆ مامۆستا ئارام محەممەد گوێخەتەوە سپاسیان بەدەبوون دەکەین سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوکارانم خواتان لەگەڵ